بۆ گفتوگۆی زیاتر لەسەر ئەم بابەتە گرنگە بە تایبەت هەرێمی کوردستان کە ئێستا لە هەرێمێکی بەکارهێنەرەوە تا ڕادەیەک بۆتە هەرێمێک کە بەرهەمهێن بێت چی تری پێویستە و گفتوگۆی زیاتر لەگەڵ بەڕێز شێخ عەتا محەممەد دەکەم کە جێگیری سەرۆکی هاوردە و ناردنکارانی کوردستانە لە سلێمانی و ڕاستەوخۆ لەگەڵمە بێ. سڵاو شێخ عەتا، ئەم کاتت باش. من لە ناو داتاکان ئاماژەم بەوە کرد کە بڕێک لەو مۆڵەتانەی کە بەخشراون وای کردووە کە بازرگانی زیاتر بتوانێت کاڵا هەم هەناردە بکات و بەشێکیش لەو بازرگانانە کاڵاکانیان هاوردە بکەن. ئەو مەرجانە چین بۆی کە بتوانن مۆڵەتیان پێ بدەن لەو ڕێگەیەوە ئەم مامەڵە بازرگانیانە زیاتر بێت؟ دەستان خۆش بێت. ڕاستیدا ئەم لە ئێستادا بازرگانانی خۆمان خاوەن کارگەکان هەوڵی ئەوە ئەدەن کە ئەو بەرهەمەی هەیەە هەنادەی وڵاتانی دەوروبەر و هەروەها بەریتانیاوە ئەم شوانە بکەن کە ئەمەش بەڕاستی دڵخۆشکەرەیە. بەڵام ئەوەی کە بۆ ئەمە زیاتر چارەسەرە ئەوە کە نرخی کارەبا کەم بکەنەوانێ بۆ خاوەن کارگەکان بۆ ئەوەی زیاتر بتوانن کارگەی زیاتر بکەنەوانێ و کار بکەن بۆ ئەوەی بتوانین ئێمە لە جاتیش هاوردەکردن هەنادە بکەین و ئەو پارەی کە ئەچێتە دەرەوە بۆ خۆمان بمێنێتەوانێ. بۆیە ئێمە وەکو یەشێتی هاوردە و ناردنکارانی هەرێمی کوردستان دائیمەن لەگەڵ هاوردەکاران بازرگانەکان باسمان لەسەر ئەوەیە کەوا بێن کارگە و کارخانە بکەنەوانێ. بەڵام ئەمە پێویستی بەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان پشتگیریان بکات دائمیان بکات لە مەسەری کارەبا لە مەسەرەی ڕێگاوان بۆ کارگەکان و لە کۆمەڵێشی تر و ئەمە وای کردووە کە ینی بەڕاستی تۆزێ ئێمە زیاتر بچینە بەرەو پێشەوە لەکردنەوەی کارگە. ئەگەر هاتوو هاوکاریان بکرێ و بۆ ئەو کارگانە بەڕاستی ئەوە ینی ئێمە پێویستمان بە ئەوە نابێت کە زیاترش لەشت لە دەرەوە بێنین. ئێستا بە نسبەیەک لە کۆمەڵێشت وەکو باس کرا لە مەسەلەی ئەساسی ناوماڵ و ئەمانە و قەنەفە و ئەمانە ئێستا خۆمان عەدەدێکی باشمان هەیە ینی کارگەی زۆر باشمان هەیە. بەڵام ئەم کارگانە پێویستیان بەدەعم هەیە دامەکرد مەسەلەی کەمکردنەوەی کارەبا زەریبە ئەمانە گومرگ ئەمانە دەوری هەیە. ئەگەر ئەمانیان لەگەڵا بکرێ باوەڕەکەی پێویستمان بە زۆر شت نابێتەوەی کە ئێمە هاوردی بکەین بۆ هەرێمی کوردستان. باشە، ئەو بەرهەمانەی کە ئەم ساڵ ئامادەکرێن بۆی کە هەناردە بکرێن ئەو بەرهەمانە چین و زیاتر لە چ بوارێکدایە؟ پەتاچە بە دەرەجەیەکی یەکەم پەتاچیش زۆرمان هەیە کە ئەمە دەستیشی پێکردەوە هەناردە ئەکرێ بۆ سعودیە و بۆ هەندێک وڵاتانی تر و هەروەها ئێمە ئاوی سلێمانی کە بەڕاستی دەورێکی گرنگی هەناردەی بەریتانیا دووبەی ئەکرێ. من لە بەریتانیا خۆمان بینیمانەکە دایانناوە بۆ ئێمە ئاوی سلێمانی بووە ئەو دڵخۆشکەرەیەوە. خەڵکی ئێمەش ئێستا زۆر جار سەردانمانەکەن بۆی بتوان ئەو کاڵانی هەیەە کە زیادە هەناردەی ئەمڕۆ یەشێک هاتبوو وەلاان باسی لەسەر ئەوە بوو کە بتوانێت نۆچی برژاو هەناردەی دەرەوە بکە. ئەمانە هەیە ینی ئەمانە پێویستی بەدەعمە و ئەگەر ئەوانە بکرێت بەڕاستی ینی ئێمە زیاتر پێشەکەن. ئێستا هێلکەیەکی زۆر لە هەرێمی کوردستان هەیە ینی زۆر لە خۆمان زیاترە ینی قابلی ئەوەی هەناردە بکرێەوە. هەروەها مریشکێکی زۆرمان هەیە کە ئەوانش بەڕاستی زۆر لەوە زیاترە کە خۆمان بەکاری بێنین ئەتوانن کاری بۆ بکرێ و هەناردەی وڵاتانی دەوروبەر بکرێت. باشە، کەواتە ڕێژەی هەناردەکردن بۆ ئەم ساڵ چەند بەرزە بێتەوە بەراورد بە ساڵانی پێشتر؟ وەڵاهی بەپێی ئەوەی دوای ئێمە ئێستا هەناریشمان لە بەردەمایە مەسەلەی هەنار کاویش بەڕاستی دەورێکی گرنگی هەیە و هەندێک لە بازرگانەکان هەر لەم ڕۆژانە سەردانیان کردین بۆ ئەوەی کار بکەن بۆ ئەوەی چۆن کە هەنار لەم فەزەیەکی داهاتووە مەسەلە پێئەگات و ئەمانە هەناردە بکرێەوە. ئێمەش تەوجیهاتمان ناوێت چی بکەن و هاوکاریان بۆ بکەین لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و لەگەڵ وەزارەتی بازرگانی و کشت و کاڵ. هەروەها ئەو سیارانەی کە نەقلی ئەو هێناکەن ئەو سیارانە کە تایبەتە بە حکوومەتی عێراقی و ئێمە قسەیان لەگەڵاکەین بۆ ئەوەی کە بێن کار ئاسانی بکەن و بتوانن ئەو کاڵانە ئەو بەرهەمانە هەناردە بکرێ بۆ ئەو وڵاتانەی کە خۆیان پێویستیان پێهێتی. باشە، بەڕێز شێخ عەتا، ئەو وڵاتانی کە هەماهەنگیتان زۆرتر هەیە لەگەڵیان کامانن و بۆ ئەم ساڵ هیچ پەیوەندیەکی نوێ هەیە لەگەڵ وڵاتی نوێدا؟
وڵا ئەوەی کە هەیە ئێستا مەسەلا بۆ دوبەیە بۆ ئەردەنە بۆ سعودیە ئەمانە هەیە و هەروەها بۆ بەریتانیا ئەمانە هەیە بۆ ئەڵمانیا ئەینەشت کارکراوە بۆ ئەوەی کەوا هەنادەی هەر ئاو بکرێ بۆ ئەو وڵاتە. باشە بەڕێز شێخ ئاتا ئەو مەرجانەی کە پێویستە لە کەرەستەیەک لە کاڵایەکە هەبێ لە هەرێمی کوردستان بۆی کە هەناردە بکرێت چین ئێوە چۆن چاودێری ئەو کارگە و پیشەوەر و پیشە سازیانەکەن کە مەرجەکان لە ناو کاڵاکانیانە هەبێ بۆی کە هەناردەی بکەن بۆ وڵاتێکی بیانی. ئێمە یەکەم جار خۆیان تەوجیمان ناونەتێکە ئەبێ ئەو کاڵایانە چۆن ئەوێ کوالیتێکی باش بێت بە شێوەیەکی جوان تەقدیم کرا بێت هەروەها کۆنتترۆلی جۆری بەحزیەکە بێت لە کۆنتترۆلی جۆری بە تەواوی دەربچێت و ئەگەر دەست نەچێ ناڵن بە هیچ شوێنێ بە هیچ شێوەیەک کە هەناردە بکرێت بۆیە ئێمە لە سەرەتاوە پێیان ئەڵێن چۆن کار بکەن لەسەر ئەوەی کە بەرهەمەکانیان زۆر بەڕێک و پێشی و بە جوانی کۆبکەنەوانی و بینێرن بۆ ئەو وڵاتانەی کە پێویستیان پێێتی. باشە هیچ کاڵایەکی هەرێمی کوردستان هەبووە کە قبول نەکرابێت لە وڵاتانەوە و گەڕێنرابێتەوە؟ وەڵاهی شتێکی وانە بۆ چونکە ئەوەنە نسبەکە زۆر نەبووە بەڵام هەندێک هەنار لە موافقەتی عێراقی ئەویستکەوە کۆنتترۆلی عێراقی ئەویست تۆزێک بار مەحتەلیان کردن ئەوە بوو بە سەبەب بەزەرەر بۆ ئەو کەسێک کە هەنادەیە کەس ئەوە هین بوو ئەوە تۆزێت تاخیر بوو بەڵام هەر ڕۆیشت گەشتە شوێنی خۆی بەڵام کەسەکە بازرگانەکە زارەی کرد. باشە بەڕێز شێخ ئاتا ئەو مۆڵەتانەی کە پێویستەکە ئێوە لەلایەن ئێوە بدرێ بە چاودێری لایانی پەیوەندیدار بێ ئەبێت تەنها لە هەرێمی کوردستانەوە بێت یاخود پەیوەندی بە عێراقیشەوە هەیە؟ خۆی مۆڵەتەکە لە وەزارەتی بازرگانی ئەدرێت وەزاری بازرگانی ئەو کەسی خاوەنی کۆمپانیا بێ ئەگەر خاوەنی کۆمپانیا نەبێ ناتوانێت کە کاڵا هەناردە بکە بێ خاوەنی کۆمپانیا بێ هەموو وەرجێشی هەبێ بۆ ئەوەی کەوا لە ئەوەی داوای لەکەن لە وەزاری بازرگانی و بەشی هاوردە و هەناردە ئەو کاتە ئەوان بە تەواوی معلوماتەکانە بێ لەسەر ئەوە بێت وهروەها مافەقەتی حکومەتی عێراقیشی ئەوەی کۆنتترۆلی جۆری بۆ ئەوەی کە بۆ دەرەوە هەناردە بکرێت. بەڵێ بەڕێز شێخ ئاتا محەممەد جێگیری سەرۆکی هاوردە و ناردنکارانی کوردستان لە سلێمانیەوە لەگەڵ ماوەی سوپاس بۆ بەڕێستان.